بەڕێز و سڵاو بۆ بینەر و بیسەری کوردستان 24 من دەنام لە پرۆگرامێکی دیکەی باکستیج لەگەڵتانم لە باکستیجی ئەم جارە لە شارە جوانەکەی سلێمانی میوانجاری پەیامنێری کوردستان 24 هاوژین جەمال دەکەم. هاوژین بەخێر بێ فەرموو. سڵاو زۆر بەخێر بێ. پێم بڵێ لە کێوە هاتوویتە سەر بواری ڕاگەیاندنەوە چۆن بۆ ڕاگەیاندنت هەڵبژات؟ سەرەتای کاری ڕاگەیاندنی من دەگەڕێتەوە بۆ ساڵی 2008 کە لە دەستگایەکی میدیایی کاری بێژەری وەرزشی و هەواڵسازی وەرزشیم دەکرد. پاشان چوومە دەستگایەکی دیکە وەکو بێژەری سیاسی لە ساڵی 2007ەوە بە خۆشحاڵیەوە لە کوردستان 24 وەکو پەیامنێری مەیدانی لە شاری سلێمانی دەست بەکار بووم تا ئێستاش کاتوانم بڵێم کوردستان 24 بۆ من مەودایەکی فراوانی بواری ڕاگەیاندنی فێرکردم بە خۆشحاڵیەوە تا ئێستا لەو دەستگایش بەردەوام و شەڵا خوا تەمەنیش بە خزمەتی زیاترەکەین. باشە پلانتێ هەر لە داهاتووشتا لە بواری ڕۆژنامەنووسی بەردەوام بی؟ ئەوە ئەکەوێتەوە سەر ئەو مەجاالی کە بۆت دەڕەخسێت چونکە کاری ڕاگەیاندن کارێکی ئاسان نییە. هیچ کات بووە لە کاتی پەیامنێریە ڕووداوێکی ناخۆش ببینی و قوڕگت پڕی گریان بێ؟ بەڵێ وەکو ئەو شەوەی کە محەممەد عومەر عوسمان جەنەراڵی پاییس بەداخەوە کە کۆتایی بە ژیانی خۆی هێنا ڕووماڵی زۆرێک لە کۆچی دوایی کەسایەتەکانم کردو هەم کەسایەتی سیاسی هەم هونەرمەند هەم ڕۆشنبیر بەڵام هیچیان هێندەی محەممەد عومەر عوسمان جەنەراڵی پاییس ئازاری نەدابوو. ئەو هەشکاژمەرێک کە لە دەوامی بەچیۆ خەریکی ڕۆژەکانی پشوشت بەچیۆ خەریکی زیاتر؟ ئەو هەشکاژمێری کە لە دەوام بە حکومەوەی کە ئێمە پەیامنێرین کەمترین کات لە ئۆفیسە مێنینەوە بەپێی ئەو پلانی کاری کە هەمانە ئیتر دەرچوونمان هەیە بۆ دەرەوە من هەندێک کات لەلایەن خانەوادەکەمەوە و تەنانەت لە دایکیشمەوە لە لای خێزانەکەشمەوە ڕوبەڕێ و ڕخنەیابمەوە لە ڕۆژانی پشوشا من هەر هەندێک کات بەدوای بەدواداچوون و هەواڵ و ئەو شتانیان چونکە کاتە کاتی کەم بۆ خێزانەکەتانێ بەداخەوە گلەیت لێ ناکەن؟ هەندێک کات بەڵام ئەویش لە دۆخەکەی من تێ ئێگا چونکە بەڕای من ڕۆژنامەنووس یەک ڕۆژ لە کارەکەی خۆی باش دوا بکەوێ زیانی پێیەکە. هاوژین خۆشترین ڕووداوی ژیان تو ناخۆشترین ڕووداوی ژیانت چی بوو؟ خۆشترین ڕووداوی ژیان ئەتوانین بڵین چەند ڕووداوێکی خۆشی ژیان هەبوو کە هاوسەرگیریم لەگەڵ خێزانم کرد. ناخۆشترین ڕووداوی ژیانیشم توانم بڵێم کۆچی دوای باوکم. خوافیکە تەمەند درێژی وێوە بێ. کۆچی دوایی باوکم بتوانم بڵێم 10 ساڵ منی پیر کرد. کارگەری زۆری لەسەر لەگەڵ باوکت زۆر نزیک بوون؟ زۆر نزیک بوون. ئێستاش هەر کاتێک کە ناوی هێنم یاخود کە راپۆرتێک تەواوەکەم ناوی خۆم ناوی ئەو لە پاش ناوی خۆمە بیست ئەبینم یا ئەیڵێم زۆر سەختە بەلام. تەمەند درێژ بێ ئینشەڵڵا ببوورە عاجزم کردی داوای بز نەکەم. ئەڵێ چی گەشتێک بکەین و بەردەوامی پرسیارەکانمان بڵێ. باش لەگەڵمان بن تا کۆتایی باکستیج. فەرموو. کەسێکی زۆر لەسەر خۆیە، کەسێکی نەرمونیانە زۆر و زۆر بەڕەحمە بەڵام زۆر بێتەنگە. ئیتر بڵێم چی یعنی هەموو سیفاتێکی جوانی تیا ڕاستیەکەی. هاوسەرێکی زۆر باشە و باوکێکی زۆر باشە کە ئەڕوا زۆر کات هەشتی بەیانی هەشت بێتەوە باشە ئیتر جاری واگاتە نۆدا ینی جاری وا هەبووە لە شەوەکەی لەوانەیە سەعاتی 2 سەعات بێک و کاتمان بەسەر بێ جاری وایە ئەوەش نەبووە. تەبان ئەو کاتە ئێمە لە زانکۆپێکەوە بووین ئیتر ئەها ئەوڵی تەمەنتا لێ قسمیش بووین زۆر ینی کەسێکی باش بوو ئەو کاتەش عینە ناو هەموو هاوڕەکانمانەها عینمو نەبوو. ئێستش نا هیچ نەگۆڕاوە مەگەرەوەی بڵێن ئیش و کار و ها مەشغەلەت تۆزێ هینی کرد بێگین وەکو گۆڕان نەگۆڕاوە. خاڵی لاواز بەڵام شتێکی وای هینی زەقی هەبێنا بەڵام بێدەنگە زۆر بێدەنگە. ئیتر کاتەکانیشی زۆر کەمە کە ینی لەگەڵ ئێمە بەسەری بە ئیتر هەر ئەوەی گینا تووڕەبوونیش درەن تووڕە ئەبێت بسکە تووڕەش بێ تۆز ئەسڵبی بوونەکەی زۆرە. جاری وا هەیە لە دوو دامێتەوە تر هەشت بڵین من بە پیاساڵێ ئەتان بەمیان هەشتێکمە میکتر ئەڵێ باشە ناڵێ نایکەم وشت ئەگەر نیتوانی ئەڵێ باینەکە
بە زۆر بڵێ چۆران حەزی لە گۆشتی مریشکە. کاکاوژێنێکێکە لە کارمەندە زۆر جدیەکانی کوردستان 24 هەمیشە بە پەرۆشەوە کارەکانی گایەکێکی دیکە لەو خاصڵەتیانەی کە لە کاکاوژێنە هەیە بەردەوام کاتێتە سەرکار تەواوی پلانەکانی جێگیر کردو و بە چاڕوونێکی زۆر وردی هەیە لەسەر کارەکەی و بە پەرۆشەوە چێتە سەرکارەکەی. یەکێک کە لەو قسانەی کە کاکاوژین بۆ بە نوکتە بە تایبەتی لە ناو مسەوەڕ و کامێرەمانەکانە ئەوەیە ڕۆژانە کە یەتە ئێراڵی میزاجم نییە بۆ وڵا پەیوەندیەکانم جواب نانەوە ئەمە سعات چەنە هەشتا دیارە و لە سعات 6 دەستی کرۆ بە تەلەفۆنکردن و ئاگادارن یاوانی کە ئەو تەلەفۆنی بۆکەن هێشتا لە خەوان. هاوژین تۆ جگە لەوەی کە پەیامنێری کارمەندی بانکشی دروستە؟ بەڵێ. یەکێک لە بینەرانی کوردستان 24 لەژێر پۆستەرەکە لە سۆشیال میدیا نووسی بووی کاتێک لە بانک دەوامەکە ئەوەندە گرژ و مۆنە ڕێک ئەڵێ بێموچە دەوامەکان کوڕە. مۆزوعەکە چییە؟ نا بەو شێوەیە نییە من ماوەی چەند ساڵێکە بە خۆشحاڵیەوە لە یەکێک لە بانکەکان کار دەکەم کە لێرەوە دەمەوێت سوپاسی بەڕێوەبەری بانکەکە و هاوکارانم لێوێ بکەم بە حکومی کە من کارێکی دیکەشەکەم زۆر هاوکارمە بن. کارێکی ئێمە حساسە ڕەنگە ڕۆژێک هەبێت ئەو هاوڵاتیە بەڕێزە هاتوێت بۆ بانکەکە ئێمە سەرقاڵ بوو بینیا کارێکمان هەبوو بێ نەمتوانی بێ بە شێوەیەکی دروست جوابیەوە بەمەوە لێرەوە داوای لێبوردنی لێکەم و سپاسی و کۆمنتەش یەکەم بەڵام بە پێچەوانەشۆ من لەو بانکە کە داوامەکەم لە ڕێەوە کۆمەڵێک هاوڕێی زۆر باشم ناسیەوە و کێسە زۆر تێکەڵیش باش کارکردن لە بانکا خۆشە یان کارکردن لە بواری ڕاگەاند هەردووکی بۆ خۆی خۆشی خۆی هەیە بۆ چوونی من کارکردن لە بواری ڕاگەاندنا خۆشترە. باشە ئەڵێن هاوژین زۆر ڕقی لە ماڵبارکردنە ڕاستە؟ زۆر حەز ئەەکەم هەموو ئیشێکم پێ بکەن بەس ماڵبارکردنم لەلا باز نەکەن. لە ئیشی ناوماڵە چۆنی یارمەتی زۆر خراپم زۆر خراپم. باشە لێرەوە سڵاو بۆ کۆڤان و بۆ هەکاریش ئەوە هاوڕێکی ترتان بۆ زیاد بوو تەمبەڵێکی تر لە ماڵە ئەمیش ئیشی ناوماڵ ناکە خێزانە تێکا درستە؟ بەڵێ بەسیترین شت نازانم بکەم. تۆش وەستای بۆ هێنی؟ بۆ هەموو شتێک تەنانەت بۆ ئەگەر هەندێک کات ئەویش لە ماڵ نەبێت من تەنانەت نازانم چایەکیش بۆ خۆم لێ بنێم. ئەم زۆر وەزی خراپترە بەخوا لە هەکار و کۆڤان. باشە پێم بڵێ بەچی دڵخۆشەبی لە ژیان تا و بەچیش زۆر تووڕابی؟ بەچی زۆر دڵخۆش دەبم بۆی کە بزانم ئەو کەسانەی کە لام گرنگن و ئازیزن لە لام خۆشحاڵن و لە کاتێکی شاد دڵخۆش هەبم کە کەسێکی ئازیزم پێویستێکی بە من هەبێت متوانم بۆی دابین بکەم یان هاوکاری بکەم. بەچیش زۆر بێتاقەتە بم بابەتێک کە کەسی بەرامبەر زۆری لەسەر بڕوات کە کارێکم پێ بسپێرێ زۆری لەسەر بڕواایە کێشەیەک هەبێ کێشەکە چارەسەر ببێت یا بتوانین بە گفتوگۆ چارەسەری کەی بەڵام ئەو ڕێگایەکی تر بگرێتە بەر بەوانی کورت و مختصەر بە پرتە و بۆڵە. ناوی دوودانە لە هاوکارەکان پێڵێم بە یەک گوشە باسییان بکە. بەڵێ ژینۆ محەممەد. ژینۆخان خوشکێکی بەڕێزە و هاوڕەیەکی بەڕێزی منە لێرەوە سڵاوی لە یەکەم ئێمە پێشتر لە دەستگایەکی دیکەش کارمان کردووە. بە یەک گوشە باسی کەسایەتی ژینۆ بکە. ژینۆخان کەسێکی زۆر جدیە لە ئیشەکانیدا. بە یەک گوشە باسی کەسایەتی سامان حوسێنی مدیرت بکە لە نووسنگەی کوردستان لە هەولێر. من و کاکسامان ئەتوانم بڵێم لە زۆر شتەکانە هاوڕێین بەڵام لە یەک شتا هاوڕانین ئەویش کە ئەو جمهوری یاخود هاندەری لیۆنێل میسیە من بە پێچەوانەوە. ئەو پرسیارە بە هاتبوو بەبیرم هاتەوە. بۆچیان نووسی بووی بەرشەلۆنا یان ڕاڵ؟ من وەڵامی پرسیارە ئەیەمەوە بەس لێرەوە هیوادارم هەم بینەران و هەم کاکسامان لێم عاجز نەبن. هەرکەس ئازادە هاندەری کوێ ئەبێت من خۆم لە بگەڵ بواری وەرزشە زۆر تێکەڵم کامیان پێم بڵێ ئێستا وەڵام تێمەوە با بۆ ڕوونکەمەوە زۆر متابعی وەرزش هەکەم بەڵام لە ساڵانێکە لیۆنێل میسی لە هەر شوێنە بێ منەو شوێنە خۆش ناوێت. خۆش ناوێت؟ بۆ خۆشم ناوێت بەدەست خۆم نییە زۆر ئازاری کردەوە بە دڵما. باشە ئەڵێن هاوژین زۆر کەم سەفەرەکە و تا ئێستا سەفەری بۆ دەرەوەی وڵات نەکردووە ڕاستە و بۆچی؟ نەخێر سەفەرم نەکردووە تا ئێستا بە حکمی ئیش و کار و مەشغەڵەتی ژیان کە زۆر شتی لێ سندومەکەەوە.
بینەری باکستەیج بن دەچینە ماڵی هاوژین لێوە هاوسەرەکەی و منداڵەکانیشی ئەبینین و پرسیارە تایبەتەکانی ژیانی خێزانی لێوێ لێ دەپرسم فەرموو فەرمون. هاوژین پێم بڵە چەند ساڵە هاوسەرگیریت کردو چۆن بوو پرۆسی هاوسەرگیریت پێکێنە بە خۆشەویستی بوو یان بە سڵفا؟ بەڵێ پرۆسی هاوسەرگیری نزیکەی 12 ساڵە پێکمان هێناوە لەگەڵ خێزانمە ئێمە هەردووکمان لە زانکۆ پێکەوە بووین بە خۆشەویستی ژیانی هاوسەرگیریمان پێکەوە کردووە. باشە پێم بڵێ کە بتوێ باسی خێزانت بکەیت چۆن باسی کەسایەتیەکەی؟ من هەموو سەرکەوتنەکانم بەشێکی زۆری یاخود بڵێن ئەو ئاستەنگیانەشی کە لە ژیانم هاتوۆتە پێشم بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ خێزانم ئەو پاڵپشتیەکی زۆر گەورەی منە سەرباری ئەوەی کە من ئەو حەقە بەویش ئەدەم کە ڕەنگە نەمتوانی بێت هاوسەرێکی باش بم یاخود باوکێکی باش بم بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو لە هەموو حاڵەتەکاندا لە بارودۆخی من تێگەشتووە زۆر هاوکارم بووە. چەند مناڵەت هەیە تەمەنی مناڵەکان چەندە؟ دوو کچم هەیە هەنی و لانی هەنیم 9 ساڵە لانیشم 4 ساڵە. باشە ئەڵێن زۆر ڕێک پۆشە هاوژین هەمیشە دیقەتەدا کە جلی فەرمی لەبەر بێ و قەنجلی لۆچ لەبەر ناکە ڕاستە. زۆر گرنگی بە جلو بەرگەدەم زۆر گرنگی بە کڕینی بۆنی خۆشەدەم زۆر گرنگی بە بابەتەکانی سەعات و مستیلە و ئەو شتانەدەم چونکە بەڕای من بەشێکی زۆری کەسایەتی ئینسانەگرێتەوە بۆ جلوبەرگ ئێمە کە پەیامنێرین ئەچینە هەندێک شوێنەوە ئەبش جلی فەرمیت لە بەرابێت کە جلی فەرمیت لەبەر بوو ئەتوانی ئەو کاتە کەسی بەرامبەریش بێگومان چاوێکی دیکەسەیتەوەکە من زۆر گرنگی بە جلوبەرگەدەم. بەڵێ هاوژین باسی خەزانەکەتم بۆ بکە چەند خوشک و برات هەیە و مناڵی چەندەمی ماڵەوەی؟ بەڵێ من کوڕە گەوری ماڵم خوشکێکم هەیە و برایەکیشم هەیە. برایەکیشت هەیە؟ بەڵێ. تەمەنی مناڵی چۆن بەڕێ کرد؟ تەمەنی منداڵیم لە ئەوەندەی کە بیرم بێ باوکم دوکانی سەرتاشخانەی هەبوو لە دوی ئیبتیدائیا بوو باوکم بردمێ لای خۆی تاوەکو نزیکی 3-4 ئامادەیش من لەگەڵ باوکما بووم ئەو کاتێ تر ئیشی ترم دەست لەسەر تاشخانە ئیش کارتەکە لەسەر تاشخانە بەردەستی باوکمەکە وەکو بڵی کە خۆ لێ دەزانی حەزم پێ نەکرد حەزم پێ نەکرد چەندە من باوکم خۆی سەرتاش بوو باش باپیریشم هەر سەرتاش بوو ئیتر دوای ئەوە وەکو چۆنەڵێ بە دنیای دیکەی ئاشنابیت چەندین ئیشی دیکەم تاقی کردوێتەوە ینی من قەت هیچ کات بێ ئیش نەبوو. مناڵێکی هاروهاج بووی نەخێر یان بێدەنگ؟ نەخێر نەوەڵڵا قەت مناڵێکی هاروهاج نەبووم. مەکتەبم کردووە هاتوومەتەوە بۆ ماڵەوە چوومەتە دوکانی باوکم هاتوومەتەوە بۆ ماڵەوە. چۆن خوێندکارێک بزیرەک بێتەم بە؟ وەسەد بووم نە زۆر زیرەک بووم نە زۆر تەمەڵ بووم. پەیوەندی لەگەڵ ئاژەڵا چۆنە؟ زۆر خراپم. بەڕاستی لە چ ئاژەڵێک زۆرە ترسی؟ سەگ و پشیلە. لە سەگ و پشیلە زۆرە ترسی؟ سەگ و پشیلە زۆرە ترسی. یعنی ئەگەر سەگ و پشیلە شوێن بینی هەڵدەی؟ ئەرە وەڵا ناتوانم تحملی ناکەم. بەتان سەگی ناو ماڵانیش کاچی بۆ شوێنە ماڵێک سەگی تابێ تا دیێمە دەرەوە خەریکی گیانم دەرەچێت. ئەرە وەڵا. تا ئێستا تووشی هیچ حاڵەتێک بووی لە کۆڵانێک چزانمیان لە ماڵێک سەگێک پشیلێک ببێت بترسی و بکەیتە مۆقفێکی خراپەوە؟ ئەر زۆر خراپم لێ بەسەر هاتووە. نمونەیەکێکمان بۆ باس شەوێکیان لەگەڵ خێزانما بووم لە شوێنێک بووین شوقەکانی ڕاپەڕین بوو گەر هەڵە نەبوو ئەبێ بوو نازان بۆچی چوین سەگێک دەبەردەمانە دوامان کەوت هەر ئەوەنە بۆ کرا بە خێزانم بوت ڕاکە تر باش بخوای گەورەیەکێکی بۆ ناردین لەوێ سەگەکانی ڕاونا ئەگەینە هەردووکمانی پارچە پارچە ئەڵێن لە ماریش زۆرە ترسی ئەوە هەر مارکە لە تەلەڤیزیۆنی شاوی بینم گیانمە دەرسێ مارت لە نزیکۆ بینوێتە ئێستا یەکجار کوڕێک هەبوو لە ماڵەوە ماری بەخێوە کرد کە چوین بۆ ماڵیان مارەکانی دەرهێنا من هەرچەندم کرد نەمێرە تەنانەت دەستێکیش لە مارەکان بم بۆ کوڕەم و دراوسی مووی تا هەموو شوێ بەچەکەوە خەوتم بە یەک وشە باسی دایکتم بۆکە لەوانەشە کەسایەتی ئەوەندە گەورە بە لە ژیان تۆ بە یەک وشە نەتوانی تعبیر و تعریفی بکەیت کەواتە ئەتوانی لە چەند وشەشتا باسی بکەیت دایکم ێستا دایکم و باوکیشمە هەردووکێتی تەمەنی ئینشەڵڵا هەر بۆ درێژ ئەو منی زۆر خۆشەوێ حکمی کە کوڕە گەورەی ماڵم بەردەوام تەلەفۆنم بۆکە ئەگەر من دەرفەتم نەبێ سەردانی بکەم یا تەلەفۆنی بۆ بکەم ئەو دایمە دڵی لە لای منە
بە تایبەتی کاتێک کە نەخۆشەکەوم ئیتر وەکو وای خۆی نەخۆش بێت. کۆمنتی بۆت نووسی بوو لەژێر پۆستەرەکە تا بە قوربانت بوو بوو. هەروایە هەروایە چیت بۆ هەیە لێرە جوابی کۆمنتەکەی بدەیتەوە؟ میشەڵێم دەستی ماچەکەم دایکە گیان زۆرم خۆشەوی خوا بۆ ئێمەت بێڵێ چونکە ئێستا هەم ئەو هەم دایکە هەم باوکیشە. باشە هاوژین پێم بڵێ چ هەستێکتەیەکە لە کوردستان 24 کارەکەی. هەستێکی زۆر خۆشە. کوردستان 24 شانازیەکی زۆر گەورەیە بۆ من. کاچمە هەر شوێنێک ئەڵێنەوە پەیامێرەی کوردستان 24 بێگومان شانازیەکی زۆر گەورەیە. باش کۆتا قسەی هاوژین لە باکستێج. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی خستنە ڕووی دیوی تایبەتی ژیانی ئەو کەسانی کە بەردەوام خۆیان لەسەر شاشن هەستێکی زۆر خۆشە بۆ ئەوەی هەندێک ئێمە وێنامان بۆ دروستەکرێ لە لای خەڵک وەکو چۆن برادەرە نووسیوی کەسێکی گرژومانە یا کەسێکی دیکە نووسوێتی کەسێکی چۆنە یا حەزی بەچیە خەڵک بەردەوام لەو شوێنانە ئەبینن یانە شوێنانی دیکە ئەو بینن پرسیاری تایبەتت لێەکەن. بێگومانم بەرنامانە جێگەی دەستخۆشیە دەستی ئێوە خۆش بێ زۆر خۆشحاڵ بوو بە پرسیارەکانت. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە و لەگەڵ خەزانە جوانەکانت ڕاستەرەوەڵا لەگەڵ خەزانە جوانەکەشت ئاشنا بووی میوانداریت کردین. سپاس بۆ ئامادەبوون تا چاوتان خۆش بێ. ئێمە لێرەزا کۆتایی با باکستێج دەهێنین. سپاس کە وەکو هەموو جارێک بینەر و بیسەری باکستێج بوون ماڵاوە.